لقلادزه ئەمێ بەحسا نویسکارێکی بکەن کو ji bilî nivîsînê jiyana xwe bi erşîvkirina name, destnivîs û pirtûkên kevin terxan kiriye. Ji wan destnivîsên ku em behsê kirin, ji wan destnivîsan û nameyên ku erşîv kirine, nameyên Serok Barzanî û İdrîs Barzanî jî di nav de hene. Muwafeq Hesen ku nivîskarekî Qeladizê ye Hesanê niha 21 pirtûk li ser jînosayda Kurdan jî çap kiriye. Di pirtûkxaneya Muwafeq Hesen de nêzîkî 25,000 pirtûk hene. Hindek ji wan pirtûkan jî vedgere 200 salan berî niha. Em pêk ve nivîskar Muwafeq Hesen nas bikin. دەچینە قەڵاتزێ یەکێکە لە شارە سنووریەکانی باشووری کوردستان. خانوەکە هەمومان کردوتە کتێبخانە بە حکمی ئەوەی کە کتێبەکان زۆرن سەرچاوەکان زۆرن سەردانی ماڵی نووسەرێک دەکەین کە نزیکەی چارەگە سەدەیەکە خەریکی کۆکردنەوەی کتێب و دەستنووسی کوردیە. یعنی شوێن و جێگایەک نەماوە کێمە کتێب و گۆڤار و ڕۆژنامە و بڵاوکراوی لێ دانەنێ هەموو شوێنێکی ماڵەکەی کردوتە پەناگە و ئەرشیفخانەی کتێب دەستنووس و گۆڤار و ڕۆژنامە کە مێژووی بەشێکیان زیاتر لە 200 ساڵە. لە ساڵ 1990 دەستم پێکرد بە کۆکردنەوەی کتێب و گۆڤار و ڕۆژنامە و بڵاوکراوە. ئەیتر زۆر بە خێرایی دوای دەستپێکردن و ئەوەی کە ئەو خۆشەویستانەی ئەو دڵسۆزانەی کەزانیان خەریکی ئەو کارم تر لە هەموو لایەکەوە بەڕاستی هاوکاریان کردم هیمەتیان کرد و وەژمارەیەکی زۆر کتێب و گۆڤار و ڕۆژنامە و بڵاوکراوم کۆ کردوتەوە کە لە ماوەی ئەو 25 ساڵێدا زیاتر لە 100,000 کتێب و گۆڤار و ڕۆژنامە و بڵاوکراوە. دیارە کارەکەی ئێمە هەر ئەوە نییە، یعنی شتی تریش تێدا مەسلەی وێنە و بەڵگەنامە و دیکومنت و دەستنووس و دەستنووسی نووسەران و دیدار و چاوپێکەوتنی خەڵکی بەتەمەن و زۆر شتی تریش. چونکە برایەتی بە ڕۆژنامەش دەرچووە ئەو ساڵی هەفتاویەکە لە ناو ئەرشیفخانەکەی مامۆستا مۆفەق نامەی سەرکردە سیاسیەکان و ئەدەبیاتی حیزبە کوردیەکان پارێزراوە. بابەتە مابێ من پارێزراوە. نامەیەکی کاگریز بارزانیە کە بۆ کەسایەتێکی ناردووە لە ئەرشیفی من پارێزراوە لای کەس نییە. ئەوە نامەیەکی کاک مەسعودە کە بە خەتی خۆی هەردووشیان بە خەتی خۆیان بڵێ کۆپی بن کۆپینین ئەسڵین. ئەوەی کاک مەسعودە بۆ کەسایەتێکی ناردووە کە باس و بابەتێکی تێدا یەکەم جارە تەبعی من باسی ئەوانە دەکەم بڵاو دەبێتەوە تا ئێستا باسم نەکردووە. زۆر شتی تریش زۆرێک لە سەرکردەکانی کورد بەڕاستی ئەوە یەکیان ساڵی 1970 دوازدەی حوتی 1970 یەکیشیان 23 دوازدەی 1985 ئەدەبیاتی پارتیە. جا ئەوە هەندێکی ئێستا لە مەقسم دەبینی 7,000 ژمارەیە. لە ناو کتێبخانە و ئەرشیفخانەکەی مامۆستا مۆفەق بیر ئاودەلەیی زیاتر لە 200 دەستنووس کە بەرهەمی نووسەرانی کوردە پارێزراون. هاوشێوەی ئەم دەستنووسە کە مێژوەکەی بۆ 200 ساڵ پێش ئێستا دەگەڕێتەوە. ئەوە هەر کتێبی شاخە لە کتێبخانەکەدا زیاتر لە 25,000 کتێب بە زمانەکانی کوردی عەرەبی و ئینگلێزی لە 4 شوێنی جیاوازدا پارێزراون. ئێمە هاتووین هەموویمان هێناوە هەموویمان جیا کردوتەوە. ڕۆژنامە بەجیا گۆڤار بەجیا بڵاوکراوە بەجیا کتێبی کۆن بۆ منە هەمانە کتێبی چلەکان کتێبی پەنجاکان شەستەکان هەفتاکان ئەوانەشمان جیا کردوتەوە بۆ بپی دەستگاش. جگا لە کتێب و بەڵگەنامە دەستنووسەکان زیاتر لە 100,000 گۆڤار و ڕۆژنامەی پاراستون. بڵاوکراوە هەیە 1000 ژمارە لە دەرچوو 1000 ژمارەکەیمان هەیە. نزیکەی 500 ساعات دیدار و چاوپێکەوتن لەگەڵ خەڵکی بەتەمەن کراوە لە بواری مێژوو لە بواری جوگرافیا لە بواری بیرەوری لە بواری فۆلکلۆر لە بواری ئەدەبیات و پەندی پێشینان و قسەی نەسەق و سەرگوزشتە و گێڕانەوە و زۆر بابەتی تریش. بۆ نمونە ئێستا ئەوە کتێبەکەی ڕزمارەیە کە ئەوە کۆماری کوردستانی ڕۆڵی خراپی دەبوو لە کۆماری کوردستانەوە بە سەدان کەس بۆ لێکۆڵینەوە و توێژینەوە یا بۆ خوێندنەوە هاتووە هەموو هەمیشە لە 2005ەوە ناومان تۆمار کردو ناوی ئەو کەسانە بەوردی و بەشی زۆری ئەو کتێبانەشی کە چاپ کراون ئێمە هاوکاریمان کە دنیا و توێژینەوەانە سوپاسی ئێمە تێدا و ناوی ئێمەی لەسرە. سێشت گرنگە کاتی مۆفەق حەسەن ناسراو بە مۆفەق میراودەلی دانیشتوو شاری قەڵاتزەیە خاوەنی 21 کتێبی چاپکراوە لە بواری جینۆساید و مێژوو. ئەبوبەکر ئیسماعیل ڕووداو قەڵاتزێ.